لە 5 وێزگەی سەرەکی و ژمارەیەک لە وێزگەی بچووک وەزارەتی کارەبای حکوومەتی هەرێمی کوردستان ڕۆژانە 3344 مێگاوات کارەبا بەرهەم دێنێت. لەم ڕێژەی بەرهەمهێنانەش تا ئێستا نەتواندراوە وەکو پێویست کارەبای نیشتیمانی بۆ هاوبەشەکانی دابین بکات. بە جۆرێک ئێستا بە تێگرا لە ماوەی 24 سەعاتدا نزیکەی 12 سەعات کارەبا دەدرێت بە خەڵک. لە وەرزی زستانین خواست بەرزترین خواست تۆمارەکرێ لە وەرزی زستانان لە لای ئێمە و لەبەر ئەوەی پێویستی خەڵک لە خۆ گەرمکردنەوە و ئاو گەرمکردن و پێویستەکانی تری ئامێرەکانی و هەروەها بەشدارەکانی بازرگانی و کارگەکان و دەوائری حکوومەت و ئەوانە زۆربەی هەرە زۆریان ئێستا لەم ماوەیە نزیکەی 12 سەعات کارەبایان هەیە و بەرزترین خواستیش وەکووتمان تۆمار دەکرێت. خەڵکی کوردستان سەرباری ناڕەزایەتیان لە کەمی کارەبای نیشتیمانی، گرانی نرخی کارەبای نیشتیمانی و مۆلیدی ئەهلیەکانیش نیگەرانی کردوون. بۆیە داوا دەکەن حکوومەت ڕێگە چارەی باش بگرێتە بەر بۆ باشترکردنی کەرتی کارەبا. کارەبا دێ و دەڕوا دەمەک مۆریدە دەمەگەڵان زۆر شتمان سوتایە بەخۆی خەلەماری خۆم زۆر خراپە. نرخی کارەبا کە دێتەوە بەڕاستی لە توانە هەموو کەسێدانیە لەبەر ئەوەی ئەمڕۆ خەڵک لەو پەڕی نەهامەتیە بێ مەعاشیە بێ پاریە بێ کاسبیە نازانێ فریای چی بکەوێ لەلایەک لەبێ پارە کۆ بکاتەوە بیدا بە کارەبای ئەهلیەکان و لەلایەک شۆ بیدا بە ڕەسمی ئەو فەراغە پڕ بکرێتەوە بەڵام خۆشبەختانە هەر ئیشێک کراوە. کەرتی کارەبای هەرێمی کوردستان لە 3 ساڵی ڕابردوو تا ئێستا هیچ گۆڕانکاری بەسەردا نەهاتووە وەکو خۆیەتی تەنها خواست لەسەر کارەبا زیادی کردووە. وتەبێژی وەزارەتی کارەباش دەڵێت سەرقاڵی ئەوەن وێزگەکان لە گازیەوە بگۆڕن بۆ غازی سروشتی تا ڕەوشی کارەبا باشتر بکەن. ئەڵگورد ئەحمەد کورساد نیوز هەولێر.